ینی بەڕێزیش بێت من لە ناحیەی خەلیفانم لە قەزای سۆران نیم دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە ناحیەی خەلیفان هەستاوە بە دابینکردنی سەبەتەی خۆراک دیارە سەبەتەی خۆراک دابین کراوە لەلایەن نووسنگەی ئەوروپای دەستگای خێرخوازی بەخشینەوە هاوکاریەکان ڕەوانە کراون ئەمڕۆ ئامادەکاری کراوەکەوە لە ناحیەی خەلیفان لەلایەن نووسنگی دەستگای خێرخوازی بەخشینەوە ئەم هاوکاریانە بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەتی ناوچەکە دابش بکرێن دیارە ئەم پرۆژانەی دەستگای خێرخوازی بەخشین بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆزەوەی کەوا دابینکردنی سەبەتەی خۆراکە لە هەرێمی کوردستان 2000 سەبەتەی خۆراک دابین کراوە لە سەرزم شار و شارۆچکانی هەرێمی کوردستان لە ڕێی نووسنگەکانی دەستگای خێرخوازی بەخشینەوە دابش دەکرێن جگە لە سەبەتەی خۆراک دیارە دەستگای خێرخوازی بەخشین پرۆژەی دابینکردنی جلوبەرجی هەیە بۆ مناڵانی یەتیم لە پارێزگای هەولێر دیارە 1000 مناڵی بێباوک جلوبەرجیان بۆ دابین ئەکرێت بە بۆنەی جەژنەوە لە نووسنگەکانی تریش دیارە جلوبەرجی جەژن دابین ئەکرێتن و هەروەها پرۆژەی قوربانیش بۆ ڕۆژانی جەژن بەڕێوە ئەچێتن بۆ هەر چوار ڕۆژەکەی هاوڵاتیان ئەتوانن قوربانیەکانیان ئاجەڵەکانیان یاخود من بۆم نەکردەوەیان خۆی دانێکردنی بەخشن بکەن ئەوان بڵێن قوربانیەکانیان بۆ ئەنجام ئەدەن و بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەتدا دابەشیەکەن من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر بەڕێوەچوونی دابشکردنی و سەبەتەی خۆراک ئەچمە لای بەڕێز کاوسمان ئەگەر بیتە ئێرە سەبارەت بە بەڕێوەچوونی پرۆژەکەتان ئەمڕۆ چۆنە پرۆژەکەتان چۆن بەڕێواز بەناوی خی گەورە و میهرەبان پێشەچی بە خێراتنی جنابتانەکەن دەستخۆشی لە تەواوی کارمەندانی کەناڵ ئاسمانی پیامەکەین بە بۆنەی هاتنەوەی جەژنی قوربانی پیرۆزەوە بەرنامەی بەخشین نووسنگی ئەوروپا ستاوە داوینکردنی سەبەتەی خۆراک 2000 سەبەتەی خۆراک و جلوبەرجی جێژن بەسەر منداڵانی بێباوک و گۆشتی قوربانی بەسەر هەرچی فەقیر و هەژار و کەم دەرامەتەوە وامە لە داهاتووشەوە بە تەمای پرۆژەی دیکەینە ئەم بە هاوکاری بەرنامی بەخشین و بە هاوکاری خێرخوازانەوە و لێرەوە دەستخۆشی لە بەرنامی بەخشینەکەین دەستخۆشی لە نووسنگی ئەوروپا ئەکەین دەستخۆشی لە تەواوی خێرخوازانەکەین خی گەورە پاداشتیانداتەوە خی گەورە بەردەوامیان کە لەم پرۆژانە لەو هاوکاریانەوە ئەمەکو ئەنجومەن دەستخۆشی لە تەواوی خێرخوازانەکەین تەواوی بەرنامی بەخشینەکەین تەواوی نووسنگەکانەکەین خی گەورە سەرکەوتویان کا و تەمەندرێژنکە ئینشاءالله کاوسمان و کەسانە چێن کەوا لەم هاوکاریانە دەستگای خێرخوازی بەخشین سوودمەندە وڵا دیارە خۆ لە تەسوورەکان لەگەتە ڤیددیۆکان دیارە تەواوی خەرچی فەقیر و هەژار و کەم دەرامەتە لەو بەرنامانە یاخود لەو سەبەتەی خۆراک و ڕۆژانە بەشدارن ئەمە زیاتر خەرچی فەقیر و هەژار و کەم دەرامەت واکەن سوودمەندی لەو پرۆژانەوە چکو بابەتەکان تایبەتن بەوانەوە واکەن ئەوان سوودمەندن لە پرۆژەکانەوە سپاس بۆ کاوسمان بەرپرسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کاک شوان ئەمە ئاماژە بەوە بدەم دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە ماوەی چەند مانجی ڕابردوودا بە تایبەتی لەو کاتێکەوە هاوڵاتیان لە کەرەنتینەدا بوون 14,000 سەبەتەی خۆراک بەسەر هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت دابشکراوە لە ئێستاشدا 2000 سەبەتەی تری خۆراک لە شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستان دابش دەکرێتن جێگای دەستخۆشیەکەوە نووسنگەی ئەوروپای دەستگای خێرخوازی بەخشین لە شارەکانی ئەوروپا کەوا هەستاون بە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری و بە لەبەر چاوکردنی بارودۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەوا لە ئێستادا لە دۆخێکی خراپی داراییدا ژیان دەگوزارێنن ئەوان بە لەبەر چاوکردنی ئەم بارودۆخە دارایی هەستاون بە کۆکردنەوەی کۆمەکەکانیان و بۆ هەرێمی کوردستان بۆ دەستگای خێرخوازی بەخشینیان ناردو ئەوانیش لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بەسەر هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت دابەشیەکەن جگە لە مامەوێ ئاماژە بۆ بدەم دیارە ئەمڕۆ لە قەزای سۆران بەڕێوەبەراتی و قافی سۆران ڕایگەیاندووە کەوا لە ئەمڕۆوە مزگەوتەکان بە ڕووی هاوڵاتیاندا بە ڕووی نوێژخوێناندا دەکرێنەوە دیارە تەنها بۆ نوێژی بە کۆمەڵ ڕێگە پێدراوە بەڵام بۆ نوێژی هەینی بەپێی ئەو بڕیاریکەوە ئەوان دەریان کردەوە بڵاویان کردوێتەوە ڕۆژانی هەینی ڕێگە بە نوێژخوێنان نادرێتەوە نوێژی هەینی ئەنجام بدەن زۆر سپاس بۆ هاوکارمان بەڕێز ئازادۆ مەراوایی کەوا لە ناحیەی خەلیفانەوە لەگەڵمان بوو بۆ پێدانی کۆمەڵێک زانیاری لە هەمبەر کار و چالاکیەکانی پرۆژەی بەخش